لە ناوچەی شارباژێڕی سەر بە پارێزگای سلێمانی دیارە گۆزەیەکی مێژوویی دۆزاوەتەوە کە بە پێی زانیارە سەرەتایەکان مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی ساسانیەکان. دیارە قسەم لەگەڵ حسێن غەریب کرد لە بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلەیمانی. ئەوان باسییان لەوە کرد سەرەتای بابەتەکە بەم جۆرە بووە. دیارە هێزێکی ئاسایش ئەمانیان ئاگادار کردووە کە با بڵین بەشێکی گۆزەکەیان بەدی کردووە و لەوێ بینراوە. بۆیە زوو بە زوو بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلەیمانی ئاگادار کراوە کە لەبوونی ئاسەوارێکی لەو جۆرە. دیارە ئەمانیش تیمەکانیان زوو بە زوو چوونەتە شوێنەکە و هەرچی زووە دەستیان کردووە بە کنە و پشکنین لەو ناوچەیەدا دەرکەوتووە کە ئەمە گۆزەیەکی مێژوویە. تیمەکانی ئەمان کارمەندەکانی ئەمان کە پسپۆڕن لەو بوارەیە دەستیان کردووە بە هەڵکەندنی دەوروبەری و با بڵین ئەو شوێنانەی کە پێویستە کات هەڵی بکەنن بۆی گۆزەکە بە شێوەیەکی ساخ و تەندروست و سەلیم بێت دەربێنێت و هیچ با بڵین ئاسەوارێکی وای پێوە دیار نەبێت کە زیان بە گۆزەکە بگەێنێ. بابەتەکەش هەر بەو جۆرە بوو. لە نەتیجەدا گۆزەکە بە شێوەیەکی باشێنراوەتە دەرو و هیچ زیانێکی بەرنەکەوتووە. دیارە ئەوان باسییان لەوە کرد کە تیمەکانیان لەو ناوچەیە لە ڕۆژانی داهاتوو هەر لە کنە و پشکنیندا دەبن، بابزانن ئاسەواری دیکە یاخود گۆزەی دیکە یاخود شوێنی باڵین شوێنی مێژوویی تر پارچە ئاسەواری مێژوویی تر لەو ناوچەیەدا بەدی دەکەن. بۆیە لە ڕۆژانی داهاتوو لە سەرەتای هەفتەی داهاتوو تیمیان دەچێتە ئەو ناوچەیە و شوێنەکانی دەور و پشتی بابزانن پارچە ئاسەواری تر لەو ناوچەیە لەو شوێنە بەدی دەکرێت. دیارە هەروان ئاماژەیان بۆ کرد کە ئەم گۆزەیە بە پێی زانیارێ سەرەتایەکان گۆزەیەک بووە بۆ ئەمبارکردنی دەغڵ و دان و دانەوێڵە بەکار هاتووە و بە دیاریکراویش باسی لەوە کرد کە مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ 2000 ساڵ پێش زاین. ینی باسییان لەوە کرد کە ئەم گۆزەیە بۆ ئەمبارکردنی دەغڵ و دان و دانەوێڵە بەکار هاتووە. پرسیاری ئەوم کرد کە ئایا هیچ ئاسەوارێکی دیکە لە ناو گۆزەکە یاخود لە دەوروبەرەکە لە دەوروبەری ئەو ناوچەیە بەدیتان کردووە؟ ئاماژەیان بۆ کرد تەنها و تەنها ئەو گۆزەیە بووە. گۆزەکە قەبارەیەکی گەورەی هەیە و بابەتەکە ڕوونە کە بۆ ئەمبارکردنی دانەوێڵە بەکار هاتووە. پرسیاری ئەوم کرد کە ئەو با بڵین مادەیی کە گۆزەکەی پێ دروست کراوە ئایا ئەو مادەیە ئەو قوڕ و کاو با بڵین ئەو کەرەسانەی کە بەکار هاتووە لە دروستکردنی گۆزەکە چۆن بووە و چ منتیقەیەکی هەرێمی کوردستان بووە تەنادی چ منتیقەیەکی عێراق بووە. ئەوان باسییان کرد کە ئەوە بابەتێکی زانستی وردە کە دەکرێت لە داهاتوودا لە ڕۆژانی داهاتوو یان مانگەکانی داهاتوو بگەنە و دەرەنجامی کە ئەو مواد و کەرەسانەی کە گۆزەکەی پێ دروست کراوە چ منتیقەیەکە تەنادی عێراقی هەرێمی کوردستان ئەوسا دەردەکەوێت کە ئەم بابەتە چۆنە و چییە. هەرچەنە ئەوان ئاماژەیان بۆ کرد کە گۆزەکە بە شێوەیەکی زۆر باش بەبێ ئەوەی کە ئازاری با بڵین ئەوە نیە هیچ ڕووشاویەک هیچ ئەوەیەک بە گۆزەکەەوە دەربکەوێت ئەوان بە شێوەیەکی زۆر باش هێناوێنەتە دەرەوە و ئێستا لە بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلەیمانیە. بەڵام بەشێک لە هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵایەتەکان بازەوە دەکەن کە شتێکی مێژووی لەو جۆرە چۆن دەکرێت بەو شێوەیە یانی کنە و پشکنینی بۆ بکرێت چۆن دەکرێت بەو جۆرە دەربهێنرێت تەنانەت بەو جۆرە بگوازێتەوە بۆ بەڕێوەبەرایەتی شوێنەوار. ئەمەش خۆی لە خۆیان ڕەخنە و سەرنج و تێبینی بەشێک لە هاوڵاتیان بوو. بەڵام دوجار ئەوان باسییان لەوە کرد کە ئەم گۆزەیە بە شێوەیەکی زۆر باش دەرهاتووە و تیمەکانیان بە شێوەیەکی زۆر باش بەبێ ئەوەی هیچ شوێنێکی پشکێت و با بڵین هیچ ئاسەوارێکی برینداربوون بە هیچ شوێنێکی گۆزەکەەوە دیار بێت دەریان هێناوە و لە پاڵ هەموو ئەو کەرەسە شوێنەوارانەی دیکە لە شوێنەواری سلەیمانی لەوێ هەڵدەگیرێت و لە ڕۆژانی داهاتووە ئەگەر هیچ با بڵین ئەگەر زانیاری و بابەتی دیکە هەبوو لەسەر مێژۆکەی بە دیاریکراوی و لەسەر ئەو ناوچە شوێنەوارانی دیکە کە لە نزیک گۆزەکە هەن لە ڕۆژانی داهاتووە بۆ هەموو لایەک دەخرێتە ڕوو.